والله میرە بچینەی تەوریەکەمی پرۆگرامی ئەمڕۆمان سەبارەت لە پرسە گرنگ و گەرمەکانی ڕۆژ ئەویش دەنگۆی کشانەی هێزەکانی ئەمریکا لە عێراق و هەرێمی کوردستان و کاریگەری لەسەر عێراق بەگشتی و هەرێمی کوردستان و هەروەها ئایندی ناوچەکە و هەروەها بە هەمان شێوازی میرەبان کاریگەرەکانی لەسەر ئەمریکاش چی دەبێت ئایا گرنگترین پرسیار ئایا ئەمریکا هێزەکانی ئەمریکا کە لە 2005 تاکو ئێستا بە بەردەوامی چەند جارێک دووبارە پرسی کشانەوی هێزەکانی ئەمریکا لە عێراق و هەرێمی کوردستاندا سەر هەڵئەدات با بزانین تا چەندێک ئەم دەنگۆیانە ڕاستن تا چەندێک ئەگەری کشانەوی هێزەکانی ئەمریکا لە عێراق و لە هەرێمی کوردستان ئەگەرێکی مسۆگەرە بۆ مەبەستا دەچینە لای زۆر بەڕێز نەوزادی مهندس چاودێری سیاسی ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە گفتوگۆی ئەم بابەتە دەکەین کاک نەوزاد ساڵ لەبێ باش ینی بینرانی کورساش باش سپاس کاک نەوزاد کاک نەوزاد بەس تەلو پرسیار دەست پێ بکەین تا چەندێک پرسی کشانەوی هێزەکانی ئەمریکا لە عێراق و هەرێمی کوردستان احتیمالێکی بەهێزە یاخود تا چەندێک ئەمە ڕوئەدات خۆی زۆر سپاسانەکەم بۆی سەردێکی کورتی مێژووی هاتنی هێزەکانی ئەمریکا چۆن هاتن بۆچی هاتن بە چمە بەسێک هاتن بۆی بینەران بزانن خۆتان زانن ساڵی 2023 هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانان بەسەرکردایەتی ئەمریکا هاتنە ناو عێراقەوە و عێراقیان ڕزگار کرد لە ئەنجامی ئەوەی کە هەموو هێزە ئۆپۆزیسیۆنەکانی ئەو کاتێ عێراق داوایان لە هێزەکانی هاوپەیمانان کردکەوە تەدەخل بکە و دەستێوەردان بکە و ڕژەوی سەدام حوسێن بڕوخێنێ و بۆی گۆڕانکاریەک لە ناوچەکەیا بکە بە حکمی ئەوەی کەوە ڕژێمی سەدامی ئەو کاتە بوو بۆ ڕژێمێکی دیکتاتۆر و تاگڕە و مەترسیش لەسەر بەرژەوەندەکانی ئەمریکا و ڕۆژاوە بەگشتی بۆیە 2023 هاتن و عێراقیان داگیر کرد لە پێشای بیرمان نەچێ بۆ خۆیان ئەمریکەکان وتیان ئێمە وەکو محتەل و داگیرکەر عێراقمان داگیر کردو نەگۆکو ڕزگار کرد دوایی کە ئەم قسەیە کەوت لەسەر ئەمریکا و شێوەیەکی زۆر وەکو بڵی داگیرکەری یا بە ئەمریکا دوای پەشیمان بوونەوە وتیانەوە بۆ ڕزگارکردنی عێراق هاتوین طبعا ئەو کاتە لە سەرەتا نزیکی 170,000 هێزی هاوپەیمانان بەڕابەتی ئەمریکا تاوان هێزی هاوپەیمانە تقریبا نزیکی 27 بۆ 33 وڵات ئەگرێتە خۆ هەرێکە بە حەجمی خۆی بەشداری کرد و بە هەر حاڵ عێراق ڕزگار کرا و ماوەیەکی زۆر مانەوانی و تا ئێستاش هەر وجودیان هەیە بەڵام هەل لە دوای 2004 و 5 دوای نووسینەوەی دەستوری هەمیشەی عێراق داواکرا کە هێزەکانی ئەمریکا کەم بکرێنەوە یاخود پاشە کشێ بکەن بە قۆناغ بە قۆناغ تاڵەن هێزێکی زۆری 170,000 کەسی بە یەک ڕۆژ و دوو ڕۆژ کۆتایی پێ نایە جەدوەلێک شێوێ خشتەیەکێوێ بە تایبەتی بیرمان نەچێ سەرەتاکانی 2003 بۆ 2011 و 12 کوشت و کوشتارێکی تایفی و شەڕی ناو خۆشی ئەسونەوە هەموو ئەوانە زۆر وەزعی عێراق خرابوو ئەگەر بوونی هێزەکانی هاوپەیمانی ئەمریکانە بووە عێراق دەبوو گۆمی خۆن وەکو ئەڵێن بەرحاڵ ڕێکەوتنیە کرا لە 2007 بە جەدوەلێک تا 2011 کۆتایی بە وجودی هێزەکانی ئەمریکا هاوپەیمانمان بێنن بە هەر حاڵ ئەوە جێبەجێ بوو بەڵام خۆتان دەزان لە دوای 2011 12 سەرەتای چواردە جارێکی کە داعش و وەکو هێزێکی تیرۆریستی گەورە و مەترسی بۆ سەر عێراق و داگیرکردنی مووسڵ و سەلاحەدین و نزیکبوونەوە لە بەغداد و مەترسێکی گەورە یەک لە سەرسەی خاچی عێراقی داگیر کرد بۆیە مەترسیەکە وابوو کە جارێکی کە دەوڵەتی عێراقی خۆی توانای نەبوو هێز و سوپاکەی ئەوەندە بە هێز نەبوو داوا لە ئەمریکا و هاوپەیمانان کرد جارێککە بگەڕێن و بە هەر حاڵ لە 2004 گەڕانەوە هێزەکان ئەم جارە لە 170,000 بۆ 130,000 و کەمتر هاتنا ئەوە کەمانەوە لە 2007 بە ئیعلانێکی ڕسمی ئەعلان کراکەوە هێزەکانی عێراق و سوپای عێراق و هاوپەیمانان بەسەر داعشدا سەرکەوت و کۆتاییان بە پرۆسەی داعشێنە جارێکی تر داواکرا کەوا هێزەکانی ئەمریکا پاشەخشە بکەن لەلایەن کێوە بۆی بزانن میلیشیا شیعەکان طبعا خۆتان زانن شیعەکان و ماڵی شیعی چەندێک حیزبی سیاسیانەیە زیاد لەوە بە 60 هەندێک کەزەڵەن 65 بۆ 7 میلیشیای شیعی جۆرا و جۆر هەیە کە هەمووانیان بەداخەوە لە فەلەکی دەوڵەتی ئێران و سیاسەتی ئێرانە کار و کردەوەکانیانەکەن جا چەندە معادلەکە وایە ئەمریکا و ئێران لە ململانێکی تودی سیاسی ئابووری ئەمنیدان بۆیە هەچ کاتێک هەڕەشەکانی ئەمریکا لەسەر ئێران و بەرژۆدەکاری رازیا بوو ئێران ئەم میلیشیا شیعانەی بەکاردێنا وەکو کاتێکی فشار بۆ سەرهێزەکانی ئەمریکا خۆشتان دەزانن چەندین کوشت و کوشتار بۆ معلوماتان لە ڕزگارکردنی عێراقا یەک جوندی ئەمریکی نەکوژرا بەڵام لەمانەوەیاندا و دروستبوونی بەرەی مقاومەتی سونە و شیعەکانی ژەوکاتە تقریبا وەکو ئێستا تا ئێستاڵێن نزیکی 4500 بۆ 5 و زیاتر جوندی ئەمریکی کوژراوە لە عێراقا بۆیە ئەمریکا خوێنی داوە و سەرۆت و سامانێکی زۆری خرج کردووە لە داگیرکردن لە ڕزگارکردنی عێراق لەبەرەوە بەڕێی من بە ئاسانی ناکشێتەوە بە هەر حاڵ جار لە 2010 جارێککە ئەم تەڵەب و داواکردنی پاشەکشەی هێزەکانی ئەمریکا سەری هەڵدایە بۆ لەبەرەوەی بۆی بیرتان بێنەوە حەدەسێکی گەورە ڕوویە پێشتر لە 2015 سەردەمی سەرۆک ئۆبامایە ڕێکەوتنێکی دەوڵەتە پێنج دەوڵەتەکە و ئێران کرا لەسەر مەسەلە ئەتۆمیەکەی ئێران
خاوبوونەوەیکی بوو لە ململانەکانی ئەمریکا ئێرانە لە 2010 کە سەرۆک ترامپ سەرۆک بوو داوای کردکەوە ئەو ئیتیفاقیە هەڵەوە شێنەوە لە ساڵحی ئەمریکانیە و ئەمە ئێران وەزعی خراپ بوو جارێک کە زەختی کردو لە میلیشیا شیعەکان بۆ ئەوەی مقاومەت زیاترکەن و دژی هێزەکانی ئەمریکا و لە دەوڵەتی عێراقیشیان داوا کردو و کاتە ڕئیس وزرا پێم وایە حەیدەر عەبادی و دواتریش عادل عەبدولمەهدی و ئەمانە بوون مستەفا کازمیوانە داوایان کرد کە بکشێنەوە بەهەرحاڵ کەوتنە کشانەوەیان تقریبا لە 2010 تا ئێستاش نزیکی 2500 هێزی چەکداری ئەمریکا هاوپەیمان ماوەتەوە لە ژێر ناوی ڕاوێژکارانی سەربازی تەنها بۆ مەبستەی ڕاوێژکردنی سەربازی و هەواڵگری ئەوانەیە یعنی هێزێکی زۆر نییە بڵێ وڵا هێزێکی 100,000 دو ئەوانەی هەیە بەهەرحاڵ ئێستا جارێکی تر خۆتان دەزانن لە وەتەی شەڕی غەزە دروست بووە لە 7 ئۆکتۆبرەوە ئەمە ئێران بۆ خۆتان دەزانن ئۆکوڵێن هێزەکانی سەر بە خۆی جوڵاندووە لە غەزە و حەماس مەسەلەن چێشە و ململانی زۆری لەگەڵ ئەمریکا ئیسرائیلدا دروست کردووە حیزب اللهی لوبنانی جوڵاندووە لە سووریا بە هەمان شێوە چالاکە ئەوە لە عێراقیشا بەرەی مقاومەتی ئیسلامی خۆتان زانن هەر ڕۆژە ناڕۆژە هێرش دەکەنە سەر عین الئەسەد و فڕۆکەخانەی هەولێر و هەریر و ئەمانە لەو لاشەوە حوسیەکانی یەمەنی هانداوە وەکو گەمارۆیەک بۆ سەر ئیسرائیل بۆ ئەوەی لە ئەگەڵ ئەمریکا شەڕی غەزە بوەستێنن جارێکی کە مقاومە ئیسلامی عێراقی کەوتونەتەوە و دەوڵەتی عێراقیش کەوتونەتەوەی کەداوای پاشەکشەی ئەو هێزەکەمە وەکو وتم 2500 بۆ 3000 کەسە بەهەرحاڵ لە دوێنێەوە بینە سەرەوە لە دوێنێەوە لە نێوان هێزە ئەمریکا و عێراقا دەستکراوە بە وتووێژ و گفتوگۆ و مفاوەزات لەسەر جارێکی تر ئەمریکا پێی دەوڵێ ئەمریکا بە پرۆسەکە دەڵێ پاشەکشەی هێزەکانی ئەمریکی بەڵام ئەمریکا و لەسەر زاری وەزارەتی پنتاگۆنی ئەمریکا دەڵێ داڕشتنەوەی ڕێکەوتنێکی استراتیژی سەربازی ئەمنی لە نێوان عێراق ئەمریکا تەق بۆیە لەم قسەوە دەرەکەوێت ئەمریکا بەنیازی کشانەوەیکی بەپەلە نییە تەنانەت ئەگەر بڕیاری کشانەوەش بن بەڕێی من بە پێی خشتەیەک و جدولێکی زەمەنیە بێ من تەسەوڕەکەم لە 6 مانگ بۆ ساڵ و بۆ زیاتریش بخایێنێ بۆیە ئەمە وەکووتم کارتێکی فشارە جارێککە لەسەر هێزەکانی ئەمریکا لە عێراقا ئەجیناوەکەوەی کە بە حەقیقی و لەسەر زمینەی واقع ڕووبا نابێ بۆ لەبەرەوەی یەک عێراق هێشتاش پێویستی بە هاوکاری و پشتیوانی ئەمریکا لە ناوچەکەیە چونکە عێراق خۆتان دەزانن لە سایه حکمی ئەم میلیشیا سەربازیانەوانێ دەوڵەتێکی مستەقر نیە وەسیادە و سەروەری ناجێگیرە دەبینن مەسەلەن ڕۆژانە تورکیا درۆن دەنێرێتە ئەم وڵاتەکە بەشێکی هەرێمی کوردستان بەشێکە لە دەوڵەتی عێراق ئێران دەبینن ڕۆکێت دەنێرێ و هێرش دەبا ئەمانە دەوڵەتێکی وەکو ئەڵێن عێراق دەوڵەتێکی سەروەریەکەی ناتەواوە لە ڕووی قانون نیە و دەوڵەتیەوە بۆی ناتوانانی خۆی پارێزگاری لە خۆی بکە بەهەرحاڵ ئەمە وەکو عێراق پێویستێتی ئەمریکاش هەم پێویستی بەوەیە کە وجودی خۆی هەبێ لەم ناوچەیە بۆ وەکووتمان هەموو ئەم مەسەلانە هەموو ئەم گەمارۆدانی هێزی ئەمریکا و بەژۆندی ئەمریکا و مەترسی دروستکردن لەسەر ئەمریکا لە ناوچەکەیە و ناوچەی ڕۆژهەڵاتی ناوڕاست و لە ناویشاندا عێراق کە وڵاتێکی گرنگە ئەمریکا بە ئاسانی دەسی لێ هەڵناگرێ بۆیە کشانەوەی ئەمریکایە نەمانی ئەمریکا لەم وڵاتانەیە بە تایبەتی وەکو باسەکەن لە عێراقا و لە بەهەرێمی کوردستانیشەوە لە کوردستانی ڕۆژ ئاوایە ئەو باشە ئەمانە هەمووی مەترسین بۆی کە منطقەکە بەعام ئەوە بکەن تەسلیمی دەوڵەتی ئێران کەن کە خۆتان دەزانن بۆ نمونە بە ئەم قسێ تەواو کەم ئەگەر ئەمریکا نەمێنێ لەو بینەیە هێزەکانی ئێران دەچێتە سەر سنووری ئیسرائیل یعنی ئەوەندە نزیک دەبێتەوانێ کەواتە مەترسێکە زۆر جدیە بێ و بە تایبەتیش بۆ دەوڵەتانی کەندا و سعودیە ئیمارات هەمومانە هاوپەیمانی استراتیژی ئەمریکان ناکرێت یعنی عقڵ نایبڕێ لۆجیک نایبڕێ لە ڕووی ئەمنی و ئاساییشوانێ نایبڕێ ئەمریکا بە ئاسانی واز لەم هەڵبەتە بۆچوونەکان لە عێراقیشدا دابەش بوون بەشێکیان لەگەڵ کشانەوەی هێزەکانی ئەمریکا و بەشێکیشان لەگەڵ مانەوەیان لەم نێوەندەشدا بۆچوونی با بڵێن شیعەکان دیارە ئەم کشانوی هێزەکانی ئەمریکا و کاریگەریەکانی لەسەر ئەم بارودۆخەشی دەبێت بە ڕاستیەکتان پێ بڵێم لەبەرەوە لە بە دوواداچوون و متابعی خۆم و تەنانەت سەرکردە سیاسیەکانی عێراقیش لەگەڵەوەیانین ڕاست ناکەن وەکو حتا ڕئیس وزرا کە هەندێک موقف دەنوێنێ لەلایەن سەرکردێکی قسەیەگە کرێت ڕاگەیاندە نەکرێت لە ژێرەوەشتی زۆر ئەوە هەیە تەنانەت 2 هەفتە لەمەوە پێش کە باسەکە بە گەرم و گوڕی کراهێزەکانی ئەمریکا دەکشێتەوە و سەرۆگۆزیران قسەی کردو ئەوانە دەرکەوکە بە نهێنی لە واشنگتن پۆستە بڵاو کرایەوە کە سەرۆگۆزیرانی عێراق و پێم وایە وەزیری خارجەش یا وەزیری بەرگری دوو نامەی نهێنیان نادۆ بۆ سەرکردایەتی ئەمریکا و پنتاگۆن کە ئێمە لەگەڵ ئەویانین تەنها ئەوە بۆ ڕازیکردنی دڵی وەکو ئەڵێن میلیشیا شیعەکان و ئێران و جەماوەری میلەتەکەمانە بۆ ئەوی بڵێن وڵا عێراق ئەوە نیە دەرەچێت لە خولگەی ئەمریکاوانە تەنانەت من لە 2 هەفتەی پێشوو یەکێک لە
یەکێک لە سەرکردە ناسراوەکانی عێراق با ناوەکەی نەڵێم لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنیا بە ئاشکراوتی وتی دوو سەرکردەی سیاسی ماڵی شیعی نامیان نردوو بۆ سەفارەتی ئەمریکا باشە کە داوایان کردو ئەگەر ئێوە پشتیوانی ئێمە بکەن ببینەوە بە ڕئیس وزرا دوو ڕئیس وزرای کۆنی عێراق بۆ معلوماتان ئەگەر ئێمە جاریچکە ببینەوە بە ڕئیس وزرا بە پشتیوانی ئەمریکا و تەنانەت ئیسرائیل و سعودیا ئێمە باشتر خزمەتی بەرژەوەندیەکانی ئێوەکەین لەبەرەوە وەکو وتمانە بۆ ئیستیهلاکی محەلیە بۆ وەکو گەمژاندن و گەوجاندنی خەڵکی عێراق و شارعی عێراق و شەقامی عێراقی ئەجینا وەکو وتم ڕاستە کاکەنەزەهر چوارچێوێدا بەشک لە هەماهەنگی شیعەکان وەکو خۆش ئاماژ بکرد لەگەڵ ئەوەندان کە ئەمریکا بمێنێتەوە ئاڕایی ئەمان پشتگیری ئەمان بۆ ئەمریکا کاریگەری دەبێت لەسەر گۆڕینی دەنگی عێراق بەگشتی یاخۆ کاریگەریان دەبێت لەوەی لە ئەگەری مانەوێزەکانی ئەمریکا لە عێراق زیاتر بکەن من لە بەرنامەیەکە لە شوێنێک کەوتم ئەم مەطلبە مەطلبێکی ملی جەماوەری عامی عێراقی نییە بۆ نمونە لە ئەگەر بڵێن هەموو شیعە لەگەڵدایەوان نییە ئێمە بینیمان لە ساڵ و پار و پێرارە لە خۆپیشاندانە جەماوەریەکانی باشووری عێراق و ناوەڕاستی عێراق و بە بەغدادی شەوانێ چوونە سەر سەفارەتی ئێرانی و سەفارەتی ئێرانیان لە کەربەلا و نەجەف و هەندێک پارێزگاکانی جنوبە کە زۆرینیان شیعە مەزەبن سووتان و داوای کەمبوونەوەی دەسەڵاتی ئێرانیانە کرد و دەرچوونی سەفارەت و قونسوڵی ئێرانیانە کرد کەواتە ئەمە مەطلبێکی جەماوەری نییە جەماوەری شارعی عێراقی عەرەبی شیعیش بەتەنە زۆرینە لەگەڵ ئەوانین ئێران بەم شێوەی هەژموو لە وڵاتەکەیان بکا و ئەمریکا بچێتە دەرەوە ئەمە وەکوتم مەطلبێکی ئەساسەن ئێرانیە و بەزەخت و فشار لەسەر میلیشیا شیعەکان و سەرکردەکانی خولگەی خۆی و نزیک لە خۆی ئەم کارتانە فڕێدەدا ناو بەناو و یاریەکە ئەوەنداکە ململانەکان درێژە پێدەدا لە ڕووی بێنەوە سەر سنەی عەرەب سنەی عەرەب ئێستاکانە لە وەزعێکی زۆر خراپدان و ئەیانەوێت کەوا هێزەکانی ئەمریکا هەواپەیمان بمێننەوە بیرمان نەچێت لە ساڵی 2023 عین الئەسەد لەکوێیە لە پارێزگای ڕۆمادیە کە سونە مەزهەبە لەبەرەوە ئەوە ئەمریکا بە پارێزگاری خوان دەزان بینە سەر کورد ئێمە وەکو لە هەرێمی کوردستانە زۆر بە ئاشکرا و تومانە لەگەڵ کشانەوە و پاشەقشەی هێزەکانی ئەمریکانین دەزانین کەوا بوونی ئەمریکا خۆکوتم ئەگەر لە ڕووی عەدەدەوە بێت 2500 جوندی ئەمریکی هیچ ناکرێت هێزێکی کەمە بەڵام هێزی ئاسمانیان زۆرە و هێزی هەواڵگریان بەقووەتە و لۆجستیەکانیان بەقووەتە و هێزێک قاعیدەیەکی گەورەی ئەمریکا لە عودەیدی قەتەر زۆر نزیکە لە عێراق و دەتوانن لە ماوەی چەند سەعاتێکا بگەنە عێراق هەموو ئەمانە ناوناوبانگی هەیبەتی ئەمریکا لە دنیای گەورەیە بوونەکەی بۆیە کوردیش لەگەڵانیە تەنانەت تورکمانەکانیش لەگەڵانیە کەمینەکانی کەش لەگەڵانیە کەواتە من بەبەستم لەمەیە ئەو داواکاریە مەطلبێکی نەجەماوەریە نەشیعیە نەسونیە نە کوردیە بۆیە تەنها مەطلبی چەند میلیشیایەکی سەرکردەیەکی شیعی وەکو کارتێکی فشار بەرەی مقاومە و هاوکات چارچەوەی هەمانگیش با بڵێن بۆ چوونەکانیان لەم کشانوی هێزەکانی ئەمریکا دژبەیەکە لەم نێوەندەدا هاوکێشەکە بەکوێ دەگات دەگەر بێت و لایەنێکی عێراقی سەپۆرتی بکات و لایەنێکی دیکە بە جۆرێک لە جۆرەکان بڵێ پێویستە کشانەوەی هێزەکان پێویست بکات چی دەبێت؟ خۆی وەکوتم ئەمە ململانێکی ئێران ئەمریشیە بە دەرەجەی یەکەم یعنی ئینی عێراقی نییە بۆیە تەنانەت با قسەیەکی کەش بکەین دەوڵەتی عێراقی لەسەر هەڕەشەکان و بۆردومانەکانی ئەمریکا دوێنێ لەلایەن وەزارەتی خارجی عێراقەوە شکات کرا لە ئەنجومەنی ئاسایش و لە نەتۆ یەکگرتوەکان لەسەر ئەم هەڵوێستانەی ئێران و دەبێت ئێران حدێکی بۆ دامرێن ئەمە یەکێکە لە هەڵوێستە گرنگەکانی دەوڵەتی عێراقی بە مروری ئەم 20 ئەوەندە ساڵە ئەوەندە جورئەتی نەکردووە بەم شێوەی لەگەڵ ئێرانە خۆتان دەزانین ئێران یعنی وەکووتم هەژمونێکی زۆر گەورەی هەیە بەسەر نەک عێراقا بەسەر سووریا بەسەر لوبنان بەسەر فەڵەستین بەسەر یەمان بەسەر هەندێک وڵاتی ناوچەکەی کەیە بۆیە ئەمانە دەلالەتن و ئاماژەیەکن و سەرەتایەکن بۆی عێراق بە قووەت بێ بەهێز بێ ببێتە خاوەن بڕیار و سیادەی سەورەی خۆی و بتوانێت مواجهەی ئەوانە بکە ڕاستە عێراقی سەکانە وەکو هێزی سەربازی شەڕکەر هێزێکی باشی هەیە وەکو حەشتی شعبی و لە پاڵی شاجێکی عێراقی بەڵام تا ئێستا هێزێکی ئاسمانی بەهێزی نییە و هێزی دیفاع و بەرگری ئاسمانی نییە ئەمانە دەواکات کەوا نتوانێت جواب و ڕەدێکی بە قووەتیانە بێ بۆ نمونە ئێران لە هەفتەی و دوو هەفتەی پێشوە 4 ڕۆکێتی نا بە پاکستان و پاکستان ڕەدێکی بە قووەتیە ئێرانی وەستان ئەگەر عێراقیش بچێتەوە ئەو دۆخە ئێران و تورکیا ناتوان ئەم هەموو شەو ڕۆژ درۆن و بۆردمان عێراق دەچێتەوە ئەو دۆخە بڵێ عێراق دەچێتەوە ئەو دۆخە بە هێواشی لەسەر خۆ ئەمە قسەکە ئەم قسەیە جوانە عێراق دەبێت تا ئەو کاتی دەچێتەوە سەر ئەو هەنگاوە پشتیوانی لە ئەمریکا وەرگرەوە بە هاوپەیمانان وەربگرێ وەکوتم هاوپەیمانانیش پێویستیان بەوەیە بەمان و بە وجودیان لەسەر ئەرزی واقع ئێمە هەمومان وەکو چاودێر و خەڵکی کەش لە من زیاتر باسیەوەکان عەسکەریەکان زیاتر ئەمریکا لەسەر ئەرزی واقع سەرکەوتوو نەبووە لە بەرامبەر ئێرانە
بەڵام لە ڕووی ئاسمانەوە لە ئاسمانی عێراق تا ئێستا ژێر دەسەڵاتی سوڵتەی هاوپەیمانانایە بۆیە عێراقیش پێویستی بە ئەمریکایە تا ئەو حەددا و کێشە و ملبلانیەکان ئەمانە خوشکە یعنی وەکو ئەگەر کۆی بکەیتەوە یاخود فۆکسەکە تۆزە فراوانترکەین لەسەر عێراق دوورکەوینەوە ملبلانی ئەمریکا ئێرانە لە منطقەی لە فەڵەستینە لە سووریا لە لوبنان لە حوسیەکان ئەمانە لە دوای ئێرانیشەوە رووسیا سین هەمووەمانە ملبلانی و بەربەرەکانی کاکنەوەزاد ئەو سیناریۆ ڕووکەشانەی کە ئەمریکا لە دوای جێهێشتنی لە هەر شوێنێکدا دروستی کرد ئەومان پێ ئەڵێت کاکشانەی هێزەکانی ئەمریکا لە هەر شوێنێکدا بێت کاولکاری دروستەکە بۆ منە نزیکترین ڕوودا و ئەوەی ئەفغانستان بوو کە لە دوای ئەوەی کە ئەمریکا لە ئەفغانستان دەکشێتەوە تالیبان حکمی ئەفغانستان ئەگرێت چی لە وڵاتەدا قەومە ئایا ئەو سیناریۆی کە لە ئەفغانستاندا ڕوویدا هەمان ئەو سیناریۆی لە عێراقدا دووبارە بێتەوە؟ خۆی من لە نووسینێکی کورتاوتومە ئەمریکا بە شێوەیەک لە شێوەکان لە ئێستادا نمایندەی سیستەمی سەرمایه‌داریەکە لە باڵاترین قۆناغی سەرمایه‌داریە. سیستەمی سەرمایه‌داری وەکو ئەڵێن ئەگەرێن وەکو چەپ و ئەوانە بیر بکەینەوەی سیستەمێکی زۆر چەوسێنەرە زۆر زاڵمە زۆر نائینسان و نامرۆڤانەیە بۆیە هەمیشە کە چوو بێتە ئەو وڵاتانە ئێستا ئەمریکا نمایندەی ئیسیعماری نوێ و کۆنی دنیا دەکات خۆتانزان لە سەدەکانی 1970 بەریتانیا فەڕەنسا و هۆڵندا و بەلچیکا و هەموو ئەوانە ئیسپانیا نمایندەی ئیسیعماری ئەو کاتانیانە کرد بەڵام ئێستا ئەمریکا بۆتە ئیسیعمار و داگیرکەری ئەم وڵاتانە حتمما ئیسیعمار و داگیرکە چوو بێتە هەر وڵاتێکەوە بە دوای بەرژەوەندەکانی خۆیان بەرژەوەندی سیاسی ئابووری ئەمری خۆیان چووە و دەیەوێت کەوا تەنانەت کار بکات لە گۆڕانکاری لە پێکاتی کۆمەڵایەتی و لە کەلتور لە فەرهنگ لە هەموو شتانەیە بۆیە بەرژەوەندەکانی تا ئەو کاتە بەردەوام بێت ئەمێنێتەوە کەی بەرژەوەندەکانی کەوتە مەترسیەوە یا پێویستی بەو شوێنە نەما دەتوانێت دەکشێتەوانە خۆ وەکووتم خاک و ئاوی خۆی نییە هەر دەبێ بکشێتەوە ڕۆژێک لە ڕۆژان مەسەلەی ئەفغانستان من ئەگەر ملاحەزەیەکی کورد بام لەسەر ئەوەی کەوا دوای کشانەوەی ئەمریکا ئەفغانستان ئیستقرارەتی زۆر باشتری وەرگرتووە دوور لە حیزبە سیاسی ئیسلامیەکان و چێ حکم دەکات چێ حکم داکات لەبەرەوەی کاتی خۆشی ئەمریکا بەدەستی ئەمریکا ساڵی هەفتان و کاتێ رووسیا هاتە ئەفغانستان و ئەفغانستان داگیر کرد و 10 ساڵی ڕێک شەڕان کرد تا 1991 هەر ئەمریکا هانی ئەم ڕێکخراوەتی ڕۆژتانی قاعیدە و چی ئەوانەیە ئەیە وڵاتێکی شڵەژا وڵاتێکی نائارام بوو ئێستا ئەوەتەی کەوا وەکووتمان طالبان لە دەسڵاتی تاکە هێزە لە ئەفغانستانە بەڕاستی ئەفغانستان دوور لە هەموو ئینتیما حیزبی و سیاسی و ئەوانە و ئیسلامیەکان دەوڵاتێکی مستەقیر و جێگیرە لەبەرەوە بۆیە ئەو کاتەش کەوا ئەمریکا کشایەوە و وەکو بڵێ هەیەجانێکی لە ئەفغانستانە دروست کرد ترسی ئەوە هەبوو کە طالبان بە سیاسەتە تونند و تیژەکەی ساڵی 2001 مامەڵە لەگەڵ هاوڵاتیانی ئەفغانستانە بکە وا دەرنەچوو یعنی ئەوانیش ئێستاوا دەرنەچووە کاکنەوەزاد ئێستاش بە هەمان شێوازی 2001 ئەفغانستان پیاتی ئەبڕەهان لە ڕووی ئازادەکانی ژنانەوە هەم لە ڕووی ئازادەکانی تاکی کۆمەڵگەبی و هاوڵانێکی ئەم بەردەوام دەیبینین لەسەر ئەفغانستان پێش تۆ کەوتم وتم لەبەرەوەی دوور بە نەچینە تەفاسیلی سیاسەتی ئیدارەدانی طالبان چکە مۆزوعەکەمان ئەوە نییە من قسەکەم ئەوەیە ئەفغانستانێکی یەک و یەکگرت و کە تاکە حیزبێک سەرکرداتێکا ڕابەراتێکا زۆر جێگیرتر بوو لەوەی لە سەردەمی ئەمریکایە بە هەر حاڵ تۆ بچیتە تەفاسیلی حکومڕانی چۆنێتی سیستمی حکومڕانی ئیسلامی طالبان و مەسەلەی بیرکردنەوەیان ئەوە شتێکی کەیە چونکە ئەو ئەفغانستانیش بیرمان نەچێ وەکو دەوڵەتێکی عێراق وایە سوننیتیایە شیعیتیایە پێکهاتی نەتەوایەتی تاجیکی و نازانم ئەفغانی و بەلوچی و چی زۆری تایە لەبەرەوە دەوڵەتێکە بۆ خۆی وەکو ئەڵێن لە سەردەماکانی کۆنا محەممەد حەسەن هەیکەل گەورە نووسەری عەرەب دەڵێ ئەفغانستان وەکو ئەوایە هەموو خوای گەورە هەم خاکەکەی هەم میلەتەکەی وا دروست کرد بێت لە هەموو میلەت و خاچێک پارچەیەکی یاوە بە ئەفغانستان پێکهاتێکی زۆر ئاڵۆز و جیاوازی هەیە کاک نەوزاد لەم هاوکێشەیەدا مانەوەی یاخود کوشانەوەی هێزەکانی ئەمریکا چ کاریگەریەکی لەسەر کورد دەبێت کورد لەکوێ هاوکێشەکەدا دەبێت وەڵا بە دڵنیاییەوە کورد وەکووتم سەرەتا ژوونم کردەوە کوردێکێکە لەو هێزانێکەوە هەمیشە لە سەرەتای 2023 پاڵپشت و پشتیوانێکی گەورەی هێزەکانی هاوپەیمان و ئەمریکای کرد و خۆی بە دۆستی ئەمریکا زانی لە شەڕی داعشدا هێزەکانی کورد و پێشمەرگە پشتیوانێکی گەورەیان کرد بۆیە نەمانی ئەمریکا یاخود پاشەقچەی ئەمریکا لە ناوچەکە و لە عێراقا بە تایبەتی کورد یەکەم زەرمەند دەبێ
چونکە خۆتان دەزانن بەداخەوە ئێمە لە ناوچەیەکان دوژمنمان زۆرە نەیارمان زۆرە لە ناوخۆی عێراق لە دەروی عێراق لە ناوچەکە بۆیە بوونی ئەمریکا بە ناویش بێت بۆ کورد زۆر گرنگە و ئەمەش وەستاوەتە سەرەوەی کە سیاست و سەرکردایەتی کورد دەبێت بە خۆیان نابچنەوە مەترسیەکان گەورن ئاڵنگارەکان گەورن بۆ هەرێمی کوردستان وەکو دەڵێن لەبەر دەرگای هەرێمی کوردستاندا لە ناوخۆی عێراق دەبینن لە ڕووی ئابووری و لە ڕووی بودجە و لە ڕووی موچە و لە ڕووی هەموو خزمەتگوزاریەکان و دوژمناتێکی زۆرمان نەکرێت تەنانەت لەمە لە عێراقا عێراقی 2023 عێراقی ئێستانیە بێ بزانین نەیارمان زیاتر بووە لە دۆستەکانمان لە عێراقا کورد لاواز بووە لە بەغدادا لە ناو خۆی خۆشمانە لە ماڵی کووردا لە ناو هەرێمی کوردستانە ناتەبا و دڕدۆنگ و دوولەیەکی بۆی هەموو ئەمانە کاریگەرێکی زۆر خراپەکە لەسەر کشانەوەی ئەمریکا ئەوەندەی تر بارەکە قورسەکە لەسەر هەرێمی کوردستان بۆیە داواکەم لە سەرکردایەتی سیاسی کورد دەبێت ئەم مەرحەلەیە زۆر بە بیرتیژانە حەکیمانە مامەڵەی لەگەڵا بکرێت دەست بخەنە دەستی یەکەوە سەرکردایەتی سیاسی کورد بە تایبەتی هەردوو سەرکردەی گەورەی یەکێتی پارتی کاک مەسعود و کاک پاڤڵ تاڵبانی چونکە ئەم دەستکەوتە ئەم ئەزمونە تێک بچێت لە هەمووان تێک دەچێت و بە ئاسانیش ناچینەوە شوێنی خۆمان و خەڵکەکەشمان و میلەتەکەشمان و شەقامی میلەتەکەشمان بەداخەوانێ متمانیان بە سەرکردایەتی سیاسی کورد و دەسەڵاتی کوردی نەماوە بۆیە ئەمە هەموو خاڵی لاوازی کوردن دەبێ هەموو ئەم خاڵە لاوازانە بگۆڕینەوە بە خاڵی بەهێز و یەک و یەکگرتووی نێو ماڵی خۆمان بە پێچەوانەوە بەداخەوە زەرەر و زیانێکی زۆر گەورە. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕاست نەزاتی موهەندی چاودێری سیاسی سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونەکەت.